بینەرانی خۆشەویست، سڵاوێکی گەرمتان پێشکەش و دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی باڵقێکی تر لە بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. بەڵێ لەلای منی شەوسڵاتان دەبێت ئازیزان، هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالیۆشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. ئەم بەرنامەیە بەنامە و ئیمەیل و پەیوەندیەکانی ئێوە دەڕازێتەوە و ئێمەش بە بەشی خۆمان هۆڵەدەین وەڵامی ئەو پرسیارانەیە کە لەلایەن ئێوەی ئازیزەوە بەرەو ڕۆمان دەبێتینەوە. ڕێگای پەیوەندیگرتن لەگەڵ ئێمە و بینەران بە شێوەیەکی جۆرا و جۆرا، یەکێک لەوانە ئیمەیل و ژمارە تەلەفۆنێکە کە لەسەر سەفحەی تەلەڤیزیۆنەکانتان ناوە دێت و دەچێت. بەڵێ هەروەها دەتوانن لە ڕێگەی نامە و ناردنی بە شێوەی گونجاو ئەو پەیوەندیە دابمەزرێنن. ئێمە هیچ نامەیەک بێوەڵام ناهێڵینەوە، ئەوەندە نەبێت کە ئەگەر ژمارەیان زۆر بوو دایانخینە نۆبەوە. جاری واشەیە بەهۆی کورتبوونی ماوەی بەرنامەکەمان ناچار دەبین بەعزەنامەیەکی بینەرانی ئازیزمان تۆزێک کورت بکەینەوە. نامەکانتان بە زمانی کوردی یان فارسی بنووسن، هیچ کێشەیەک نییە، ئێمە بە زمانی کوردی بۆتانی بڵاو دەکەینەوە. چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەین بۆ هەرچی دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان، بەرنامەی ئێمە و بینەران. فەرموون ئێوە و بەرنامەی ئەم هەفتەیە مامچین ناوبڕێک بینین، لەگەڵ چاوەندێنەوە خزمەتتان بابەتەکان دەست پێ دەکەین. من يا أخي قولينا وباخي تو قولينا وباخي ولا من يا أخي تو قولينا وباخي تو قولينا وباخي قولينا وباخي يا تو يا نقول لك الواخي قولينا وباخي يا تو يا نقول لك الواخي نقول لك الواخي الجسم كدوازي تزديا وجيح الجسم كدوازي تزديا وجيح ولا من يا أخي ولا من يا أخي تقوليني وباخي تقوليني وباخي تقوليني وباخي يا تويا نقول الواخي تقوليني وباخي يا تويا نقول الواخي نقول الواخي مسوزة ودد عليه ودويها ناس عزيز حسرت عليه ودويها ناس عزيز حسرت عليه ولا من يا أخي ولا من يا أخي تقولينا وباخي تقولينا وباخي تقولينا وباخي يا تويا تقول الواخي قوليني وباخي يا تويا نقول لك الواخي نقول لك الواخي بینەرانی ئازیز، دوێنێ پێنجشەممە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بوو. لە ماوەی حوتوی ڕابردوودا لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە گەلێک باسمان لە جێگا و شوێنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان کرد بوو. لە بەرنامەی ئەم ڕۆژماندا پێمان باش بوو لەم پرسیارەوە دەست پێ بکەین کە بە لەبەر چاوگرتنی دۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئێستای کوردستان جێگە و شوێنی پێشمەرگەی کۆمەڵە چییە و ئەرکی ئەم هێزە چۆن دەست نیشان دەکەین. دەست خۆشە میر پرسیارێکی بەجێگەیە، بەڵام بۆ وەڵام بەم پرسیارە ئەبێ بە کورتیش بوو بێ بگەڕینەوە تۆزەی دواوە بزانین هێزی پێشمەرگەی کۆمەڵە چۆن پێکات.
ئێمە پێشتر باسی ئەومان کردبوو کە 45 ساڵ لەمەوبەر بەردی بناغی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بارودۆخێکدا دانرا کە کۆمەڵگای ئێران لە بەردەم وەرچەرخان و گۆڕانکاریەکی مێژووی زابوو. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵک کە بە شۆڕشێکی جەماوەری لە چەند دەسەڵاتی دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان ببوو دەرفەتێکیان بۆ ڕەخسا تا هەناسەی بە ئازادی هەڵبکێشن و لەلایەکی دیکەشەوە ترس لە زاڵبوونی ڕژیمێکی لە ڕادەبەدەر کۆنەپەرست و دژمنی ئازادی کە خۆی ئامادە دەکرد بۆ دەستەوەگرتنی دەسەڵات کۆمەڵگای ئێرانی داکرد. ڕاوتی ئیسلامی ئەرکی بێدەنگکردنی دەنگی شۆڕشی ئێرانی لە ئەستۆ گرتبوو لە هەموو گۆشێکی ئێران پرۆسەی سەرکوتکردنی خەباتی ڕزگاری خوازانەی کۆمەڵانی خەڵک بەڕێوە دەبرد. بەڵام لە کوردستان دۆخەکە جیاواز بوو. لاوازی ڕۆتی ئیسلامی و کاریگەری مەیلی چەپ و سێکۆلار لە نێو خەڵکدا و هەروەها بوونی حزب سیاسیەکان بە شێوەیەکی گشتی هاوسەنگیەکی جیاوازیان پێکێنابوو. پێکارانی چاوساوە خوازیاری ژیانێکی باشتر بوون. زەحمەتکێشانی گوند لە ژێرکت و بەندەکانی پاشنەماوەی سیستمی کۆنەی دەرەبگایەتی ڕزگاریان بوو. ژنانی تێنیوی مافی یەکسان و ئەو جەماوەرە خەڵکێکە نەیان دەویست چیتر باری ستەمی نەچەوەی لەسەر شانیان قورسای بکات سەرجەم ئەو ویست و ئاوات و ئامانجە لە بزوستنەوەیەکی بەرخۆزانی جەماوەریدا خۆنیشاندا. بەڵێ دەسەڵاتی ئیسلامی کە ئەرکی بێدەنگکردنی شۆڕشی ئێرانی باسۆ گرتبوو ئەم دۆخەی لە کوردستان پێتەحمل نەدەکرا. هاوکات لەگەڵ پەلامار بۆ شۆڕش لە سەراسەری ئێران خۆی ئامادە کرد کە پەلامار کاتە سەر کوردستان وە لە 28 مردادی ساڵی 58 تاوی و فەرمانی خۆمەینی هێزێکی زەبەلاحی لە ئەرتەش و سوپای پاسداران بۆ سەرکوتی خەڵکی کوردستان ڕەوانەکران. خەڵکی کوردستان بڕیاری مقاومەتیاندا. ئەو کات ئەو مقاومەتە بە لە بەرچاوگرتنی سنەتی مقاومەتی چەکداری لە کوردستان پتر خۆی لە مقاومەتێکی چەکداری دانیشاندا. لە ڕاستیدا سەنگەری مقاومەتی چەکداری سەنگەری ناسراوە و لە بەردەست بوو. هێزە سیاسیەکانی ساحەی سیاسی لە کوردستان ئەو مقاومەتە چەکداریەیان سازماندا و ڕێکیان خست. هێزی پێشمەرگەی کۆمەڵش لەسەر ئەم بڕیارە بۆ سازماندانی ئەو مقاومەتە بوو کە پێکات بوو. ئەگەر چی ئەو کات مقاومەتی چەکداری سەنگەری بە هێزی بزوستنەوەی کوردستان بۆ پارێزگاری لە دەستکەوتەکان و هەروەها سەلماندنی مافەکانی بوو بەڵام تەنیا سەنگەر نەبوو. هاوکات ئێمە شاهدی سەرهەڵدانی خەباتی سیاسی و جەماوەریش لە سەنگەری جیاوازدا بووی. سەنگەری خەباتی فرێکاران و زەحمەتکێشان، سەنگەری خەباتی ژنان، هەروەها سەنگەری خەباتی مەدەنی لە بوارە جیاجیەکاندا کە کۆمەڵە بەڕاستی پێشەنگی ئاوەزانکردنی ئەم سەنگەرانە بوو. هەر لەو کاتەوە ئەگەر چی مقاومەتی چەکداری بەهێز بوو، هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر جەماوەری فرێکار و زەحمەتکێش بێئەرک نەدەکرد و لە چاوەڕوانی سەرکەوتنی نیزامی خۆیدا ڕای نەدەگرت، بەڵکو متمانە بەخۆبوون و پشت بەستنیان بە هێزی خۆیان چاوتر دەکرد. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی زەحمەتکێش شۆڕەشێک بوو کە هێزی بزوێنەری لاکرێکاران و زەحمەتکێشان پێک دێت. شۆڕشێک کە پشت ئەستورە بە واقعیە بنەڕەتیە ئابووری و کۆمەڵایەتیەکان، ناکۆکیەچونایەتیەکان، نایەکسانی و هەڵاواردنی کۆمەڵایەتی، نەبوونی ئازادی تاکەکەسی و پێشگرتن لە بیرکردنەوەی ئازادی و ژیانی ئازاد، واتە ئەو ناکۆکیە بنەڕەتیانەی کە کۆمەڵگا بەرەو شۆڕش پاپێوە. بەڵێ کۆماری ئیسلامی لە هێرش و پەلاماری بۆ سەر کوردستان گەلەیەک جنایەتی سامناکی خۆڵقاند. ئەم جنایەتانە لە مێژووی مقاومەتی خەڵکی کوردستان لەبیر ناکرێت. بەڵام هەر ئەندازە لە خوڵقاندنی جنایەت نەیتوانی ئەم خەڵکە شۆڕشگێڕە بە چۆکدا بدات. لە ئاکامی ئەم جنایەتانە ئەگەرچی بە مقاومەتێکی بێوێنە لەلایەن خەڵکەوە و هێزی پێشمەرگە ڕوبەڕوو بوو، ڕژیم سەرنجام توانی کوردستان داگیر بکات. داگیرکردنی کوردستان گەلێک مەحدودیەتی بۆ مقاومەتی چەکداری دروست کردووە، چالاکی لەم سەنگەرەدا بەرتەس کرایەوە. بەڵام بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان بە ئاوەدانکردنەوەی سەنگەرەکانی تری مقاومەت بزوتنەوەی خۆی بۆ سەلماندنی داوەڕەوەکانی ئیدامەدا. بە واتایەکی تر بەرتەسکبوونی مقاومەتی چەکداری کاریگەری جدی لەسەر بزوتنەوەی جەماوەری لە کوردستان دانەنە. بە ئاوەدانکردنەوەی ئەم سەنگەرانە بزوتنەوەی کوردستان پێینایە قۆناغێکی تر. ئەگەر سەردەمێک ئاوەدانکردنەوەی سەنگەری خەباتی چەکداری ئەرکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو، ئەمڕۆ ئاوەدانکردنی سەنگەری مقاومەتی مەدەنی لە بوارە جیاجیادەکاندا ئەرکی سەرشانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە.
لەسەر ناسینی ئەم دۆخە و گۆڕانی شێوازی مقاومەتی خەڵکی کوردستان ئەوە زیاتر لە دوودەیە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە پێ سیاسەتێکی ڕاگەیەنرا و هیچ چالاکێکی نیزامی تا ئەڕۆزی لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی ئەنجام نەداوە، بەڵام پێگەی خەباتی چەکداری و بەرخۆدان لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوادا هەرگیز لە استراتێژی ئێمەدا نەچوەتە ژێر پرسیارەوە. واقعیت ئەوەیە کە خەباتی چەکداری بە لەشکرکێشی هێزەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی کوردستاندا سەپێنرا. خەڵکی کوردستان بۆ کۆتایی هێنان بەستەم و نابەرابەری بۆ بەرگری لەو دەستکەوتە دیموکراتیکانە کە لە کاتی ڕووخانی ڕژیمی شادا بەدەستیان هێنابوو ناچار بوون چەک هەڵبگرن. ئەوان پەنایان بۆ توندوتیژی نەبرد، بەڵکو دژی توندوتیژی وەستانەوە و بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کرد. بەڵەوە ئێستاش بە لەبەر چاوگرتنی دۆخی سیاسی ناوچەکە بە گشتی و ئێران و کوردستان چالاکی نظامی لە دەستوری کاری هێزی پێشمەرگەی کۆمەڵەدانە. پێشمەرگەی کۆمەڵە ئێستا ئەرکی خۆی بە ئاوەدانکردنی سەنگەری خەباتی مەدەنی لە بوارە جیاجیاکاندا داناوە تێدەکۆشێ بۆ بەهێزبوونی ئەم خەباتە. لە کۆتاییدا بە پێویستی زانین پیرۆزبایی ئەم ڕۆژە لە پێشمەرگەکانی کۆمەڵە بکەین و هەروەها یادی هاوڕێ سەعید موعینی ناسراو بە کاکخانە یەکەم پێشمەرگە و یەکەم گیانبەختکردووی کۆمەڵە کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕێزلێنان لە یاد و بیرەوەری و ڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزە نامدراوە و هەروەها یادی هەزاران تێکۆشەر و مرۆڤی شەریف کە لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتدا لە دژی یەکێک لە جنایەتکارترین و کۆنەپەرستترین دیکتاتۆریەکانی ئەم سەردەمەدا گیانیان بەخت کردووە. بەرز و بەڕێز ڕادەگرین و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە سەربەرز و خۆراگرەکانیان. هەر بم بۆنەوە ئێمە شارێکمان لەلایەن هاوڕێ ئەدیب عەرەب هاوڕێی خۆشەویستمان بۆ هاتووە، چاوان زەحمەتی بکێشێت سەردێڕی شێرەکە بڵێت و دەست خۆش ئەمیر شارەکەی هاوڕێ ئەدیب عەرەب دەستی خۆش بێ نردوویە بۆ بەنامەی ئێمە بینەران. دەستپێکی شارەکەی وایە لەناو شەوی ئەنگوستە چاو لە تاریکی و لە بێجەنگی هەموو وڵات ئەستێرەیەک بە 5 باڵی بەرینەوە تیشکی نواند تاریکی شەوی شکاند، گوڵێکی سوور موژدەی بەهاری پێداین و ڕەنگی نواند. ئەستێرەکە تیشکی داگرت، سێبەرێکم دی و دوای کۆتم، نەهیلاکی نەبەزین و نەزام نەیان توانی پێشم بگرن، بەرەو ڕووی چووم و نەسرەوتم. بەڵێ 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 تیشکی ئەستێرەکە دابووی بەسەر ئاڵایەکی سوورە سێبەری وڵاتی داگرت. پێش ئاڵاکە تەنیا موژدەی بەهارێک ئەیتوانی لە کاروانی خوێن و خەفەت، موژدەی هەوارێک ئەیتوانی لەگەڵ ئاڵا بەهارێکی، لەگەڵ کاروان هەوارێکی، لەگەڵ ڕێگاش ڕێبوارێکی بەرەو لووتکە بە هەنگاوت هەنگاو هەنگاو هەنگاوێکی کە شەو داهات لە تاریکی شەوە زەنگە چرایەکی. بەڵێ بەڵێ چرایەکی بە پانتایی هەموو ئێران و کوردستان، ڕوون و ڕووناک و ڕۆشنی کە ڕەنجدەران لە تاریکی خۆف و خەفەت ئەرتەشی تاریکی پێ بەچۆک دێنن. هەر لەو لاوە کرێکارێکی شۆڕشگێر لە کۆتایی جۆزەرداندا پڕ بە گەروی دەنگی شۆڕش هاواری کرد. من کۆمەڵەم قەڵای بەرزی ڕێبازەکەی کاکخانەم، من پێشمەرگەی کۆمەڵەم. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ ئەدیب عەرەب هاوڕێی خۆشەویستمان بۆ ئەم پەخشانە شێعری کە ناردبووی بۆ بەرنامەی ئێمە بینەران. چین ناوبڕێک ببینین چاوان دواتر بینەوە خزمەت میێرانی عەزیز فەرموو. لا تومة
هاوڕێکی بەرنامەکەمان کاک تەها کوردستانی پەیامێکی بۆ ناردوین و نووسیوێتی جاروبار لە مێدیاکانی کۆماری ئیسلامی و هەروەها لە مێدیاکانی هەرێمی کوردستان باس لە جەختکردنەوە لەسەر ڕێکەوتنی ئەمنی نێوان کۆماری ئیسلامی و عێراق دەکرێتەوە. بە نەزەر ئەگات ئەمە خاڵێکی گرنگی نێوان دیدارەکانی ئەم دووارانەی کۆماری ئیسلامی لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان پێک دەنێت. پرسیاری من ئەوەیە مەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە، ئەگەر جێبەجێکراوە بۆ کۆماری ئیسلامی هەرماوە جارێ ئەم باسە دێنێتە گۆڕێ و زەخت دەخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ پرسیارێکی بەجێ زۆر سپاس لە کاکسەها تا ئەو جێگەی بەم ڕێکەوتنە مەربوتە لە ڕوانگەی ئێمەوە بە گفتوگوکردن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ئەرێم جێبەجێ کراوە. هێزی پێشمەرگە هەموو لایەنەکان لە خاڵە سنووریەکان کشاونەتەوە. بڕیاری هاوبەشیان ئەوەیە کە لە هەرێمی کوردستان وەک پشتی جەبهەی هێزەکانی خۆمان استفادە نەکەین. ئەلبەت خاڵێکی تری ئەم ڕێکەوتنە بریتیە لە گواستنەوەی ئەم هێزانە بۆ شوێنێکی تر لە هەرێمی کوردستان. لەم بارەوە تا ئەو جێگایە کە بە ئێمە وەک کۆمەڵە مەربوتە،
وابزانم لەم بارەشەوە کۆدەنگی لە نێو هێزە سیاسیەکاندا هەیە شوێنی نیشتەجێبوونی ئێستا تەواوەن غەیری نزامیە بەشی زۆری دانیشتوانی ئوردوگاکان خەڵکانێکن کە لە جەهەنەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی پەنایان بۆ هەرێمی کوردستان و کۆمەڵە هێناوە لێرە لە ئوردوگاکان ژیانی ئاسایی خۆیان سازمانداوە ئەم خەڵکە لە ماوەی ئەو هەموو ساڵانەدا پەیوەندیەکی قوڵیان لەگەڵ خەڵکی ناوچەکە هەیە بە جۆرێک جیاکردنەوەیان ئاسان نییە بۆیە بە بڕوای ئێمە گۆستنەوەی داوایەکی ناپێویست و عەمەلەن غەیری ممکنەوەی کە داوای دەکەن بەڵام بۆچی کۆماری ئیسلامی هەموو جارێک ئەم داوایە دێنێتە گۆڕێ دیارە نیگەرانە با بزانین لە چی نیگەرانە پێش هەموو شتێک ئەوە بێژی کۆماری ئیسلامی ئەو خاڵانەی سەرەوەکە باست کرد ئەمیر پێدەزانێت تەنانەت بارودۆخی ئوردوگاکانیش دەزانین ئەویش دەزانێت کە لەبەر شاوگرتنی ئەو خاڵانە ئێستا هەڕاشێکی نظامی بوونی نییە بەڵام نیگەرانی ئەو لە شوێنێکی ترە نیگەرانی کۆماری ئیسلامی هەمان نیگەرانی وەحشەتێکە کە لە ناوخۆی ئێران هەیەتی بۆ بەرپشدانەوەی ئەم نیگەرانیە هێرش و پەلاماری بۆ سەر خەڵکی ناڕازی بە دەسەڵاتی چڕچڕ کردوێتەوە کە لە ڕاستیدا دەرخەری ئەم نیگەرانیەیە دەسەڵاتێک کە ئەم هەموو ئیدعایە هەیە و بانگەشە بۆ بەهێزبوون و گەیشتن بە لووتکە دەکات ئەو دەبێ ئەوە بێ بەزایانە پەلامار بکاتە سەر هەر دەنگێکی ناڕزایەتی ئەم هەموو گرتن و ئەزیەت و ئازاردانە بۆچی ئەم هەموو ئەشکەنجە و ئیعدامە بۆچی دیارە نیگەرانە و ڕێگای نیگەرانیەکەی لە سەرکوتکردندا دۆزیوەتەوە هەڕەشە لە هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان لە ئێجامەی ئەم نیگەرانیایە کۆماری ئیسلامی نیگەرانی هەڕاشەی نظامی ژمارەیەک تێکۆشەری سیاسی لە هەرێمی کوردستان یان خەڵکی یاسایی لە چەند ئوردوگان نییە نیگەرانی لە تەئسیر و کاریگەری سیاسی ئەم هێزانەیە بۆ خۆشی دەزانێت کە ڕق و بێزاری کۆمەڵانی خەڵکی ئێراندا چەقینەوەدایە بڵێ سپاس چاوان زۆر ڕاست بوو قسەکان بۆیە سیاسەتی سەرکوتی چڕتر کردوێتەوە زەخستنە سەر ئەم هێزانە و جاروبار هاروژاندنی ڕێکەوتنی ئەمنی ئیدامەی هەمان سیاسەتە کە تۆ باست کرد هەڵبەت ئەوەش باز زیاد بکەین کە لە پەنای ئەم سیاسەتەدا کۆماری ئیسلامی هەوڵ ئەدات پەیوەندی مێژووی خەڵکی کورد دابەشکراو لە سنوورە دەستکردەکاندا کە زوو لاواز بکات هەرە و کارە کە دەوڵەتی تورکیە تا ئێستاش کردوێتی ئێمە زۆر جار وتومانە دەسەڵاتێک کە خەڵکی کوردستان لەو دیوی سنوور بۆ پێداگرتن لەسەر سەلماندنی مافی چارەنووسی خۆیان سەرکوت دەکات ناتوانێت لەم دیوی سنوور دۆستی خەڵکێک بێکە لە پێناو ئەم مافەدا تێکۆشاون و قوربانیان بۆداوە بۆیە بە بڕوای ئێمە ئەم زەخت هێنانە لە هەمان کاتدا بۆ تێکدانی ئەم مێژوو هاوبەشەیە و کز و لاواز نیشاندانی دەسەڵاتی هەرێمی کوردستانە دەبێ بزانین کۆماری ئیسلامی ئیشی خۆی ئەکات بۆمانەوە لە دەسەڵات لە هیچ جنایەتێک دەست ناپارێزێ ئەو تاجگە لە زەختێنان هەڕەشەکردنی پەیتای کۆنسولخانەکانی لە هەرێمی کوردستان کردوتە جێگای سەرپەرستی تیمە تەروریستەکانی لە هەرێمی کوردستان بۆ تێرۆری تێکۆشەرانی هێزە سیاسیەکان ئێمە دۆخی هەرێمی کوردستان و هەموو ئەو گیر و گرفتانە کە لێرە عەمەل دەکەن دەناسین و بێگومان بەش بە حاڵی خۆمان مەجالیەوە ناهێڵین کە لە ڕێگای ئێمەوە زەخت و بوشارێک بخرێتە سەر خەڵکی هەرێمی کوردستان بە پابەندبوون بەم مێژووە هاوبەشە بە حەقی خۆمان دەزانین هەروەک لە وڵاتانی تر چالاکی سیاسی خۆمان دەکەین لێرە لە هەرێمی کوردستان درێژە بە چالاکی سیاسی خۆمان بدەین See
بابەتی بەڕێوەچوونی شانۆی پێشوەختی هەڵبژاردن دوای مەرگی گوماناوی ڕئیسی بابەتێکە لە ڕاگەیەنەکانی کۆماری ئیسلامی خۆیان پێسەقاڵ کردووە و بەنیازن خەڵکیشی پێوە سەرخەڵ بکەن تا بەشکم لەم دەرفەتە هەڵوەرگرن خەڵکان بدەن بێنەرخای سندوقەکانی دەنگدان و تۆزی ئابڕوو بۆ دەسەڵاتی بێ ئابڕووی کۆماری ئیسلامی پێداکەن. ئەمە سەرسای نامەیەکە کە بینەرێکمان بە ناوی ڕەحیم لە شاری بانەوە بۆ ئەیناردووی. کاک ڕەحیم نامەکەی ئاوا ئەدامادا بۆیە ئەڵێن بێ ئابڕوو چون ئەم دەسەڵاتە نامۆنیە لەگەڵ ویست و خواستی خەڵکیێران و بێگانەیە بە ئاوات و ئارەزوەکانی خەڵک بەڵام بە زۆری سەرکوت خۆی داسەپاندووە. دەسەڵاتێک کە بەشی هەرە زۆری خەڵکی ئێران بە ئاشکرا و بەڕوونی لە خۆیانی نازان و خوازیاری نەمان و ڕووخاندنیان. کاک ڕەحیم لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێت دیارە ئەم گاڵتەجارە بەناو هەڵبژاردننی سەرۆک کۆمار چارەنووسێکی باشتری لە گاڵتەجارەکانی تر نابێت. بەڵام پێم باشە هەندێک قسە لەگەڵ کەسانێک بکەم کە هێشتا خۆیان قەنام نەکردووە و دەپرسن ئایا دەنگنەدانمان فایدێکی بۆ دوا ڕۆژمان دەبێت یاخۆت نا؟ بڵێ لە وەڵام بەو پرسیارەی کاک ڕەحیم چاوان دەبێ ئاوای کە ئیدامی نامەکەی بۆ خۆی هەڵبەتەریدا دەڵێ 3 مانگ پێش ئێستا زۆربەی خەڵکی ئێران بایکوتی ئەم شانۆگەریان کرد. ئەم خەڵکە پێیان وابوو و ئێستاش وابیر ئەکەنەوە کە لە سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی گۆڕانێک ناکرێ ویان چاوەڕوانی لە گۆڕان بە هاتنی ئەمیان ئەو کەس چاوەڕوانێکی دوور لە ڕاستیە. لەم سیستمەدا کاندیدەکان هەر ئەوە نییە کە درۆ دەکەن لەوە ئەولاتر ئەوەیە لە سیستمەکەدا کار دەکەن کە زۆر زوو درۆکردنەکانیان ئاشکرا دەبێت. سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی وا داڕێژراوە کە دەوڵەت و مەجلس تەنیا کار بەڕێکەرن. تا ئێستا هەموو سەر و کۆمارەکان وایان وتووە کە تەدارکات چی زۆرتر نەبوون تەدارکات چیەکی زۆرتر نەبوون ببوورە. هەموو قەیرانانە کە بەربینی بەدەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە ڕێگای گۆڕانی لێداخستووە. ناتوانن هیچ گۆڕانکاریەک لەم سیستمەدا بکەن چون دەزانن ئاکامی هەر گۆڕانکاریەک تێدا چوونە. هەر بۆیە ئیدامەی هەمان سیاسەتە کە تا ئێستا بەڕێویان بردویانە. سەر و کۆمار هەر کەس بێت ناتوانێت لەوە لا بدات. ڕوو لەو کەسانەکە هێشتا قانع نەبوون دەڵێ دێ باشە بە یەکێک لەو کاندیدانە بڵێ کە لە ماوەی سەرۆک کۆماری ئەودا ئیتر گەشتی ئێرشاد دیاری نابێت. با بڵێ ئیتر پەلامار ناکرێتە سەر کشانۆشتان. با بڵێ ئیتر کەس بەهۆی بیر و باوەڕ زیندانی ناکرێت یان بڵێ ئیتر گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک نامێنێت. با بڵێ ئیتر کرێکار و مامۆستا لەسەر داواکاریەکانیان زیندانی ناکرێت. با بڵێ ئەگەر ئەمانە جێبەجێ نەبوو دەست بەجێ دەست لە کار دەکێشنەوە. هیچ کام لە کاندیداکان یان باشترە بڵین ئەوانەی وا دەستنیشان کراون ناتوانن بڕیاری واتر چۆن دەزانن و بۆ خۆشیان لە ماوەی ئەم 45 ساڵەدا بەشێک بوون لە سیستمێک کە لەسەر بێمافی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەسەر سەرکوت و فری و دامەزراوە کە ناتوانین لەم ئامرازانە دەست هەڵگرێت. بۆ باسی ئەوە ناکەن کە بۆچی گەندەڵی لە سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێت. بۆ باسیەوە ناکەن کە بۆچی سەروەت و سامانی ئەم وڵاتە تەرخان بە هێزە نیابەتیەکان لا وڵاتانی تر دەکرێت. بۆ باسیەوە ناکەن بۆچی بەشی هەرە زۆری خەڵک لەژێر هێڵی هەژاریدا دەژین و بۆ ناڵێن هۆی ئەم دۆخە چییە؟ کەوا بۆ دەبێ من بچم دەنگدەم بەچی؟ بەوەی کە لە بەرچاوم ڕوونە دۆخەکە هەروە ئەدامێ دەبێت؟ بڵێ کاک ڕەحیم هەروە دڵێ ئەم گاڵتە جاری بۆ سوکایەتی بە خەڵکە من بۆ دەبێ ئەم سوکایەتی قبول بکەم. دەنگ نادەم تا بڵم من زیندوم لە گاڵتەجاریە کە دەزانم دەرهێنەرەکەی کێیە، دەزانم چۆن بەڕێوە دەچێ و دەزانم دەرەنجامەکەی چییە بەشدار نابم.
من دەنگ نادەم و شانازشی پێوە دەکەم. دەنگ نەدانی ئەمڕۆم بەشداری نەکردنە لەم گاڵتە جارە کە سوکایەتیم پێ دەکات. دەنگ نەدانی ئەمڕۆم شاید بەپەلە دۆخەکە نەگۆڕێ و ئەو جۆرە کە دیاری کراوە بەڕێوە بچێ. بەڵام دەنگ نەدانی من و تۆ و ئەویتر نیشانی ئەدات کە ئیتر دەورانی سوکایەتیکردن بە خەڵک و ژیان و گوزەرانیان بە مافیان و بە ئاوات و ئارەزوەکانیان کۆتایی پێهاتووە. لە کۆتاییدا داوا ئەکات کە ڕۆژی دەنگدان کەس نزیکی سندوقەکان نەبێتەوە و تانیشانی بدەین کە ئێمە هین. زۆر سپاس بۆ کاگڕەحیم بۆ نامەی کە نردێتی. لەم بەشەدا هاوڕێ نیشتمان نامێکی بوو ناردین و لە پامێکی کورددا نووسیویەتی من لام وایە ڕەغبەتێک بۆ چوونە پای سندوقی دەنگدان نیە. هەرچەند دەستگا تەبلیغاتیەکانی کوماری ئیسلامی هەوڵ ئەدەن بە ڕێگای جۆرا و جۆر شانۆگەری هەڵبژاردن بڕازێنەوە و بە قەولی خۆیان ئاشتی خەڵک لەگەڵ سندوقی دەنگدان فراهەمکەن، بەڵام بێگومان دەستکەوتێکی بەرچاویان نابێت. بەم حاڵەشەوە هەن خەڵکانێکن کە بەهۆی جیاجیا دەچن دەنگ دەدەن. هاوڕێ نیشتمان دەڵێ بە بڕوای من ژمارەی دەنگدان بە هەر ڕادەیەک بێت، چ ئەو کاتێک کە 25 میلیۆن خەڵک دەنگیان بە ڕوحانیدا یان چ ئەو کاتەی وا 16 میلیۆن خەڵک دەنگیان بە ڕئیسیدا، تازە ئەگەر ئەم ئامارانی کە باسمان کرد ڕاستیش بن، هیچ کامیان دەنگی هاوبەشی و دەنگی ڕاستەقینە نەبوون و نین. زۆرتر بەشداری بوو لە ڕووی وەڵامدانەوە بە بۆچوونی جیاجیا لە نێو بەشێک لە خەڵکدا. ئەم بۆچوونانە بە ڕادەیەکی زۆر کەم هاوبەشی لەگەڵ کوماری ئیسلامی تێیدا بەری دەکرێت. هاوڕێ نیشتمان هەروەها دەڵێ
هاوبەشبوون چەند تایبەتمەندی هەیە کە یەکێکیان بوونی ڕێکخراوەیە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕێکخراوبوون مانای نییە. خەڵک تاقەن. هەر ئەم بە تاقکردنەوە وای کردووە کە ئەنگیزەی تاقەکان بێتر، کە ئەڵبەت دەسەڵاتی کۆماری ئیسلامی پێڕازیە و هەر ئەوەشی دەوێت. لە دەسەڵاتی خۆسەپێنەر خەڵک دەبێت لە یەک جیابن تا بۆچوونی هاوبەش و کردداری هاوبەش ڕوونەگرێت کە بە تاقکەوتوتەوە لەوانەیە لەژێر کاریگەری تەبلیغات یان هەر هۆیەکی تر بشنە پای سندوقی دەنگدان. ئەم بەشە لە خەڵک ڕۆژێک دێن و جەنگ ئەدەن و دەڕۆن، چۆن بە تاقن ئیتر ناپرسنەوە کە داواکاریان بۆ بچێت. ئەوان وا لە سندوقەکانیش ناویان دێتە دەر، دیارە پێشتر دیاری کراون، زۆر گوێ بە وعدەکان نادەن چۆن کەس نییە لیان بپرسێتەوە. خەڵکێک کە بە تاق کەوتون کووا دەتوانێت دوای ویست و خواستی خۆی بکەوێت. ئەرکی ئەم کەسانە چ بۆ سەرۆکۆمار و چ بۆ مەجلس وەڵامدانەوە بە خەڵک نییە. پەتوکردنی هەمان سیستم و دەسەڵاتێکە خەڵک بێهێز ڕاگرێت تا کۆماری ئیسلامی درێژە بە دەسەڵات دات. کاتێک بەشداری مانا پەیدا دەکات کە ئیمکانی لێپرسینەوە هەبێت. لێپرسینەوەیش لە ڕێگای ڕێکخراوبوونەوە ممکنە. کەوا بوو بە بڕوای من لە دۆخی ئێستا ئێران هەر ئەندازە و بە هەر ڕادەیەک بەشداری ئەم شانۆگەریە بن ناتوانێت ناوی هاوبەشبوون لەگەڵ سیستم و دەسەڵات بێت. بەڵێ بۆ پێکهێنانی بەشداری خەڵکو و هاوبەشکردنیان لە چۆنیەتی ئیدارەی کۆمەڵگا پێش هەموو شتێک ئەوانەی وا هەڵدەبژێردرێن دەبێ وەڵام دەربن بەرامبەر بە دەنگدران. لەلایەکی ترەوە ئەوانەی وا دەنگ ئەدەن دەبێ ئیمکانی ئەوان هەبێ کە بپرسنەوە کە ویست و داخوازیەکان بۆ جێبەجێ نەبوو، واگەر بە پێویستیان زانی دەنگی خۆیان بگۆڕن و کەسانی تر کە پەیگیری داواکاریەکانیان دەبن هەڵبژێردن. بەڵام چون خەڵک ئەم ئیمکانان نییە، ینی بە تاق کەوتونەتەوە و ناتوانن بپرسنەوە و ئەگەریش بپرسن لەگەڵ گرتن و ئەزیەت و ئازاردان ڕوبەڕوو دەبنەوە. بەشداری مانای نییە و تەنیا دەسەڵاتە کە ئیسفادەی لێ دەکات بۆ بەهێزکردنی خۆی. نابێ ئەم مەجالە بۆ دەسەڵات فراهم بکرێت. دەنگ نەدانی ئەمڕۆ مەجالی ئیسفادەکردن دەبەستەیە و دوا ڕۆژ دەبێتە سەکۆیەک بۆ کاری تر. بتيري بيرنتي جيتي ببرسيان بتيري بيرنتي جيتي يا قلتو إلا بيبي أتاهز يا بيبي يا قلتو إلا بيبي أتاهز يا بيبي وتفرق الدكوشة سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي يا قلتو إلا بيبي أتاهز الزيادر بي يا قلتو إلا بيبي أتاهز الزيادر بي وشار بتاو هالينا غير رزقاري ببينا وشار بتاو هالينا غير رزقاري ببينا يا قلتو إلا بيبي أتاهز الزيادر يا قلتو إلا بيبي أتاهز الزيادر. کاگ عوسمان لە سەردەشتەوە چاوان نامەیەکی
بۆ نردوین لە نامەکەیدا چەند بابەت لەسەر دۆخی ئێستای ئێران دەخاتە ڕوو کە بەسپاسەوە لە کاک عوسمان چەند بەشێک لە نامی بەڕێزی لەم بەشە لە بەرنامەکەمان دەتوانین بخوێنینەوە. کاک عوسمان نووسیوێتی لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی بازنەی ژیان و مانەوە ڕۆژ بەڕۆژ بەرتەست دەبێتەوە. قەیرانەکان بەرەو زیاتر بوون دەچێت، بۆیە خەڵک زیاتر ڕوو لە سەرهەڵدان بۆ ڕووخاندنی دەسەڵات دەکەن. ئەزمونونەکانی مێژووی کۆمەڵایەتی وڵاتان ئەو ڕاستیە دەردەخەن کە هەمیشە خەڵک بەسەر دیکتاتۆریەتدا سەر دەکەون. بەڵام ئەزمونونەکانی مێژوو لە هەمان کاتدا ئەوەمان بۆ دەردەخەن کە تەنیا ڕووخاندن کافی نییە. دەبێ بزانین دوای ڕووخاندن چه سیستم و دەسەڵاتێک دەتوانێت ئاوات و ئارەزووەکان بۆ ژیانێکی ئازاد و سەربەست بەدیبێنێ. شاید ڕووخان ئاسان بێت، بەڵام سازکردن و بنیاتنانی کۆمەلگایە کە پاراستنی مافە سەرەتاییەکان یاسای نەگۆڕی بێ زۆر ئاسان نییە. بۆیە خەڵکی ئێران بەگشتی و کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە بە دروست ئێستا بیر لەوە دەکەنەوە و خەریکن خۆی بۆ ئامادە دەکەن تا بەهێزی خۆیان، هێزی ڕێکخراوی خۆیان کۆمەلگایەک بنیاد بنێن کە ماف و حرمەت و کەرامەتیان ئیتر لە ژێر هیچ ناو نیشان و دروشمێکدا ژێر پێ نەنێنرێت. لە بەشێکی تری نامەکەی کاک عوسمان باسی کەوتنە خوارەوە هەلیکۆپتەری هەڵگری ئیبراهیم ڕەئیسی و ژمارەیەک لە کەسان نزیکەکانی لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات و کوردانی هەموو سەرنشینانی ئەم هەلیکۆپتەرە دەکات و دەڵێت ئەم ڕووداوە کە ئەڵبەت زۆر گومانیشی لەسەر بوو، دەسەڵاتی سیاسی لە ئێران بە تایبەت بەیتی ڕێبەری زۆر قورس بوو. دەسەڵاتی دیکتاتۆری و دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە هەوڵدابوون وا خۆیان نیشاندن کە دەتوانن لەم زەبرە ڕزگاریان ببێت و لەسەر پێخۆیان بوەستنەوە و بەسەریدا تێپەڕن. بەڵام بە دڵنیاییەوە دەتوانی بڵین ئەمە هەڵەیەکی گەورەیە و لە هەمان کادا درۆیەکی گەورەش بووە. بۆچی؟ ئیبراهیم ڕەئیسی وەک سەرۆکۆمار بە هەمی سیاسەتێک بوو کە دەسەڵاتی ئێران بە خەیاڵی خۆی بۆ بەرەنگار بوونەوەی ڕەوتی شۆڕش سازمانیدا بوو، یان بە وتەیەکی تر بەرهەمی پرۆسەیەکی کارکردنی خامنەئی بوو بۆ گشتکردنەوە لە دەسەڵاتەکەیدا. ڕەئیسی و ئەوانەی کوژران نزیکترین و متمانە پێکراوترین کەس بوون بەلای خامنەییەوەکە جێبەجێکار و پێشخەری بەرنامە و سیاسەتەکانی وەلی فەقی بوون. بەڵێ زۆر شت لەسەر ڕەئیسی وتراوە و نووسراوە. کەسێکی خوێن ڕێژ کە سنووری دڕندایەتی بەزان بوو، بڕیاری دەردەکرد بۆ ئەشکەنجەدان و کوشتنی خەڵکو و ڕشتنی خوێنیان و تێرۆرکردنیان. هەر لە تەمەنی گەنجێتیەوە لە ڕژیمی وەلایەتی فەقیهیدا پەروەردەبووە و دوای 6 ساڵ خوێندن چۆتە خزمەتی وەلی فەقیهیەوە. لە کارنامەیدا خوێن ڕشتنی دەیان هەزار لاوی ئێران تۆمار کراوە و خۆی زۆر جار ئەوەی پەشڕاست کردوێتەوە کە بەپێی بڕیارێکی خومینی وەلی فەقیهی ئەوسا و دواتریش بە بڕیاری خامنەیی وەلی فەقیهی ئێستا ئەم کارەی کردووە. هەر بۆیە بەلای خەڵکی ئێرانەوە زۆر بەدناوە و نازناوی جلادی 67 پێدراوە، چون لەو ساڵەدا واتە ساڵی 1970 زاینی ئەندامی دەستەی سێدارە بووە لە دژی زیندانیان. گرنگتر لەوەی کە تیش بخرێتە سەر جێگرەوەی ڕەئیسی ئەو ڕاستیەیە کە پێوەر و پێوانەی وەلی فەقێ بۆ ئەم جێگرەوەیە گرشکردنەوە و بچووکردنەوەی دەسەڵاتەکەیەتی لە بەرامبەر هێزی نەیاری سەرەکی واتە شۆڕشی ژینا کە نوکی تیژی هێرشکردنە بۆ ڕووخاندنی ئەم ڕژیمە. ئەمڕۆتە ناکۆکی باندەکانی ناو دەسەڵات زیاد دەکات و سەرنجام 6 کەس دیاریکراون کە هەمویان تا ئێستا بەشێک لە دەسەڵات بوون و ئێستاش لە قسە و باسەکانیان ئەم دڵنیاییە ئەدەن کە هەمان سیاسەتی داڕێژراو ڕەچاوکەن. مەڵێ کاک عوسمان لە کۆتایی نامەکەیدا نووسێ بە لە بەرچاوگرتنی هەموو ئەم ڕاستیانە جێگای خۆیەتی جارێکی تر خەڵکی ئێران بە بایکوتی گاڵتەجاڕی هەڵبژاردن نایەکی مەحکەم بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بدەنەوە. بە سپاسەوە لە کاک عوسمان بۆ نردنی. بەڵێ زۆر سپاس. عتري قريب ويا من رزر
عاشقی روی تو دنیا دیزانی بیهوده سعیر فی مکهیا دوری جوانی بیهوده سعیر فی مکهیا دوری جوانی هاوڕێ فەرەح لە ورمێوە نووسراوەیەکی بۆ نردوین و نووسیوێتی عەلی خامنەی هەتا ئێستا گەلێک جار ڕایگەیاندووە کە زیادکردنی جەمعیەت یەکێک لە ئامرازەکانی دەسەڵاتە و پێداگری لەسەرەوە کردووە کە دەبێ دانیشتوانی موسڵمانی ئێران تا 150 و 200 میلیۆن کەس زیاد بکات بۆ ئەوەی ئیقتیدار و دەسەڵاتی کۆماری ئیسلامی پەرەبستێنێ. لەم دوایەدا فەرماندەکانی سوپای پاسداران و ئەرتەشیش لەژێر کاریگەری خامنەئی و بە فەرهەنگێکی شەرخوازانەوە لە پێناوی تازەکردنەوە و بەهێزکردنی ڕیزەکانیان بە مەبەستی فشارخستنە سەر ژنان بۆ دووگیان بوون خوازیاری گرسنەبەری ڕێوشوێنی جدی بوون. سەران و فەرماندەکانی نظامی کۆماری ئیسلامی بەم نیگا کۆنەپەرستانەیە بە ژنان لەلایەکەوە دەیان هەوەی بزوستنەوەی ناڕزایەتی ژنان یازادی خواستش بە حجاب ئیجباری و باقی یاسا پرتوکاو ئیسلامیەکان کە بناغەکانی ئایدۆلۆژی حکوومەتی ئیسلامی خسووتە لەرزە بە سەروبەرایی ناو لێبنەن و لەم ڕێگەیەوە جنایەتی ڕۆژانیان دژ بە ژنان پاسەڵ بکەن. لەلایەکی دیکەشەوە هەوڵ دەدەن ژنان بەرەو سووچی ماڵەکان پاڵپەیوەنێنە و ڕۆڵی دایک و هاوسەر و ژنی ماڵیان پێبدەن بۆ ئەوەی منداڵیان ببێت. ڕوانگەی کۆنەپەرستانەی ئیسلامی بێجگە لە ئەمە هیچ ڕۆڵ و پێگەیەکی کۆمەڵایەتی دیکە بۆ ژنان وەک ئینسان لە کۆمەلگادا لەبەرچاو ناگرێت. لەم ڕوانگەوە لەم ڕوانگە کۆنەپەرستانەیەدا ژنان تەنیا ئەرکیان ئەوەیە کە بۆ بردنە سەرەوەی ژمارە ئومەتی ئیسلامی منداڵ بە دنیا بنێن تا کوڕەکانیان لە جەهاتوودا ببنە پاسدار و سەرباز و بەسیجی و لە پێناوی پەرەپێزانی جیهانی ئیسلامی ڕەوانەی شەڕ لە دژی کافرەکان بکرێن و لەم ڕێگەیەدا بە پلەی شەهادەت بگەن تا بۆ کۆماری ئیسلامی و سیاسەتی زێدەخوازانەی لە ناوچەکە ئیقتیدار بەدەستبێن. لە ناوەوەش ببنە هێزی سەرکوتی جەماوەری کرێکار و زەحمەتکێشی کۆمەلگا. هەڵبەت ئەم ڕوانگەیە شەهادەت خوازانەیە ئاغەزادەکانی خۆیان ناگرێتەوە. بەڵێ فەرەح لە درێژەی ئەم نووسراوەی کە نردوێتی نووسیوێتی سەرڕای تەبلیغاتی خورافی ئیمتیازات و هاندەری ماڵی بۆ نمونە وامی منداڵ قوڕەکەشی ماشێن یارانە و بردنەسەری وامی ئێزدواج کە حکوومەتی ئیسلامی بۆ تەبلیغی منداڵ بە دنیا هێنان فراهەمی کردووە ژنان هیچ بایەخێکیان پێنادەن و یاساکانی ڕژیمیان لەم بوارەدا بەرەوڕووی شکست کردوێتەوە. سەرڕای فەرمانی خامنەی و کارگێڕانی دیکەی حکوومەت و سەرڕای ئەو یاسا و ڕێنمایانەی کە بۆ هاندانی خێزانەکان بۆ منداڵبوون دەرکراون کەمبوونەوەی ڕێژەی لەدایکبوون بەردەوام بووە.
بەپێی ئاماری سازمانی سەبتی ئەحواڵ لە ساڵی 1402دا لە چاو ساڵی پێشوو پتر لە 17,000 منداڵ کەمتر لەدایک بوون. ئەم ئامارە سەلمێنەری شکستی سیاسەتی زیادکردنی جەمعیەتی حکوومەتی ئیسلامیە. عەلی خامنەئیش بۆ خۆشی ئەترافی بەم شکستە کردووە و وتوویەتی ئەگەرچی ئێمە زۆر جار لە بواری مدیریەتی خانەوادەدا تەئکیدمان کردووە کە دەبێ بربەستەکانی منداڵبوونی زیاتر و بردنەسەری جەمعیەت لا بردرێن، بەڵام بربەست هەر هەیە و ئاکامەکەی دڵخۆشکرد نییە. ئاشکرایە کە شکستی حکوومەتی ئیسلامی لە پێشخستنی سیاسەتی زیادکردنی جەمعیەتی ئێران ڕیشەی ئابووری و کۆمەڵایەتی هەیە. دابەزینی کوالیتی ژیان لە ئێران بۆ خوارەوەی خشتەی جیهانی بۆتە هۆی کەمبوونەوەی گەشەی دانیشتوان بۆ 6%. گرانی کەمبوونی هەقدەست و بێکاری و بەرزبوونەوەی پێوەرەکانی هەژاری لە ئێران بۆ سەروی 60% بۆتە هۆی ئەوەی کە بنەماڵەکان تەمایلیان بە هەبوونی منداڵی زیاتر نەبێت. دەسەڵاتێک کە هەتا ئێستا نەیتوانیوە بۆ 88 ملیۆن دانیشتووی ئێران کار و ئیمکاناتی ژیان واتە ئاو و خۆراک و مەسکەن و تەنانەت هەوای سالم دابین بکات، چۆن دەتوانێت بۆ 150 ملیۆن کەس ئەم ئیمکاناتە فراهم بکات؟ کەوابوو بە لە بەرچاوگرتنی ئەو قەیرانانەی بەرۆکی کۆماری ئیسلامیان گرتووە هیچ ئاسۆیەک بۆ سەقامگیربوونی بارودۆخی سیاسی و ئابووری و باشترکردنی ژیانی فەلاکەتباری جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ئێران نابیندرێت. با بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. بشمينتاني خاوى النجاري كويلاني حكمي سرمايا داري بشمينتاني خاوى النجاري كويلاني حكمي سرمايا داري دا سارا بارن 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 ای بشمیناتن سردانواوی هستی به دنگی لیلی شوساوی ایتر باباس به سردانواوی هستی به دنگی لیلی شوساوی ایتر باباس به جیانی سوستی ایروده یا سای کنا پرستی ایتر باباس به جیانی سوستی ایروده یا سای کنا پرستی دا سارا پارن 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 ای بشمیناتن برزگربون و دوار و شیشینتن دا سارا پارن ای بشمیناتن برزگربون و دوار و شیشینتن
گرانە باری شادی زەردی خەزانە ساڵای ساڵا دەردت گرانە باری شادی زەردی خەزانە باخەبەتی سوورە گرگستێنێ دوا ڕۆژی ڕوون و ئازادی بێنێ باخەبەتی سوورە گرگستێنێ دوا ڕۆژی ڕوون و ئازادی بێنێ دا سارەپارن دا سارەپارن دا سارەپارن دا سارەپارن دا سارەپارن ئەی بەشمێناتان بۆ ڕزگاربوون و دوا ڕۆژی ژینتان دا سارەپارن ئەی بەشمێناتان بۆ ڕزگاربوون و دوا ڕۆژی ژینتان دا سارەپارن ئەی بەشمێناتان بۆ ڕزگاربوون و دوا ڕۆژی ژینتان دا سارەپارن ئەی بەشمێناتان بۆ ڕزگاربوون و دوا ڕۆژی شەممەی ڕابردوو 15 ژوەنی 2024 سەرۆک وەزیری سوئێت لە بەیانیەکدا هەواڵی ئازادکردنی حەمید نووری یاریدەدەری داواکاری گشتی زیندانی گەوەردەشتی کە لە سوئێت بە زیندانی هەتاتایی محکوم کرابوو ڕاگەیاند. ناوبراو لە بەیاننامەکەیدا ڕایگەیاند بوو کە هاوڵاتیەکی سوێدی کە لە مانگی ئاڤریلی 2022 لە ئێران دەست بەسەر و سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا بوو، هەروە هاوڵاتیەکی خاوەن دوو ڕەگەزنامەی ئێرانی سوێدی کە مانگی نوامبری 2023 دەست بەسەر کرابوو لە فڕۆکەدان و بەرەو سوئێت دەگەڕێنەوە. هاوکات حکوومەتی ئیسلامیش ڕایگەیاند کە حەمید نووری ئازاد کراوە و تا چەند کاتژمێرێکی تر دەگاتەوە ئێران. حەمید نووری لە کاتی کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی لە ساڵی 1367 تاوی کە تێیدا هەزاران زیندانی سیاسی و عەقیدەتی بە فەرمانی جنایەتکارانەی خومەینی و لەلایەن کومیتەی مەرگەوە لە سێدارەدران بە ناوی خوازراوی عەباسی یاریدەدەری داواکاری گشتی زیندانی گەوهەردەشت بوو. زیندانیانی ڕزگاربووی زیندانی گەوهەردەشت و بنەماڵە و کەسوکاری زیندانیانی ئێعدام کراو شاهدی ئەوەیاندا کە حەمید نووری لەو زیندانی کە کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی تێیدا بەڕێوەچوو یاریدەدەر و هاوکاری ناسریان بووە. بڵێ ئازادبوونی حەمید نووری قاتڵ لە ناو سەرسوڕمان و بێباوەڕی بیرروڕای گشتیدا شەکۆلێک لە تووڕەئی و ناڕزایەتی لە نێوڕیزی چالاکوانانی سیاسی و ڕێکخراوە ئینسان دۆست و مافی مرۆڤەکانی سوید بەتایبەت لە ناو ئێرانیەکان و بنەماڵی قوربانیانی دەستی و جنایەتکارە و ڕژیمە پشتیوانەکەی لێکەوتەوە. دەستگای دادوەری سوئید بە حەق بە تۆمەتی فەرمانی کۆمەڵکوژکردنی زیندانیانی سیاسی و جنایەت دژ بە مرۆڤایەتی حکمی زیندانی هەتاتایی بەسەر حەمید نووریدا سەپان. ئەم حکومە دەستکەوتێکی گەورە بوو بۆ بزوستنەوەی دادخوازی و دژ بە جنایەت و ئینسان کوشتن کە بە فیداکاری بەرچاو ئێرانیانی ناغازی تێکۆشەر و زیانبی توی جنایەتەکانی کۆماری ئیسلامی هەروەها پارێزەرانی بوێر دادوەر و دادستانە مرۆڤ دۆست و داخۆکیکارەکانی مافی مرۆڤ لە دادگایکردنیەکی درێژخاین و پشوبڕدا لەگەڵ دادیاری قاتڵ و کارکوشتەی کۆماری ئیسلامی بەدیهات. بیرروڕای گشتی سوئید و خەڵکی پێشکەوتنخوازی ئەوروپا جیهان و ئێران ئەم دادگایکردنەیان بە کردەیەکی بێوێنە لە ژیانی کۆماری ئیسلامیدا زانی و ستایشیان کرد. محکومکردنی نووری بە دروست لە بیرروڕای گشتیدا وەک دادگایکردنێکی حکوومەتی مرۆڤکوژ و ستەمکاری ئیسلامی دانرا و وەک یەکێک لە دادگایکردنە درەوشاوەکانی سەدەی 21 لە دژی ڕژیمی سەدەی 21 عەفۆن لە دژی ڕژیمی جنایەتکاری دەسڵاتدار لە ئێران بۆ هەتایە دەمێنێتەوە و بە ئاسانی لەبیر ناچێتەوە. بەڵێ زۆر ڕاستە، بەڵام دەستگای کاریگەڕی سوئێد و سەرۆک وەزیرانی ئەم وڵاتە کە بە بیانووی ئازادکردنی دوو هاوڵاتی بێتاوانی سوئێدی کە تاوانی ئەوان تەنیا سەفەرکردن بوو بۆ ئێران لەگەڵ تاوانبارێ کە دەستی بە خوێنی دەیان و سەدان ئینسانی خەباتکار و ئازادی خواز سوور بووە و لە دادگایەکی بەناوبانگدا بە ئامادەبوونی دادوەر و پارێزەر و هەیئەتی منسفە و شایەت حاڵ و بەڵگەی حاشا هەڵنەگەر لەسەر ئەنجامدانی تاوانەکە ناوی وەک سەوداگەرێکی قێزەوەن و پێشێلکاری یاسای دموکراتیکی ئەو وڵاتە لە مێژوودا تۆمار دەکرێت. سەرۆک وەزیر و دەسەڵاتی جێبەجێکاری سوئێد دادپەروەری و مرۆڤدۆستی ئەم وڵاتیان کە بەرهەمی خەباتی دوور و درێژی چینی کرێکار و بەرەی چەپ و ئازادی خوازە لە پێناو ئامانجە سیاسی و ئابوووریەکانی سەرمایه‌داران و
ئەو حیزب و چین و توێژەدا کە نێونەرایەتی دەکات لە بارەگای ڕژیمی تەرۆریست و مرۆڤکوژی کۆماری ئیسلامیدا قوربانی کرد. هەڵبەت ئەمە یەکەم جار نییە کە دەوڵەتێکی ئەوروپایی لەگەڵ ڕژیمی ئیسلامیدا چێتە ناو سات و سەودایەکی ناڕەوای لەم چەشنە. ملکەجبوونی ئەم دەوڵەتانە و لەوانە دەوڵەتی سوئێت بەخواستی کۆماری ئیسلامی دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەوان مانەوەی کۆماری ئیسلامی لە بەرژەوەندی ئەمڕۆ و سبەینەی خۆیاندا دەبینن و لەم ڕۆوە کەڵەوکێشیەکانی تەحمل دەکەن. بەرپرسانی یەکێتی ئەوروپا و دەوڵەتی ئەمریکا زۆر جار ڕایان گەیاندووە کە ئامانجیان لە گوشە خستنەسەر ڕژیمی ئێران گۆڕینی ئەو دەسەڵاتە نییە، بەڵکو گۆڕینی ڕەفتار و هەڵسو و کەوتەکانیەتی. کەس دیمەنی پێزەڵانی بە کۆمەڵی ژنانی کابینەی دەوڵەتی سوئێدیان بە حەجابی ئیسلامیەوە لە حزوری بەرپرسانی کۆماری ئیسلامی نەتەوان پەرامۆژ نەکردووە. ئەویش لە هەلومەرجێکدا کە ژنانی بوێر و ئازادی خوازی ئێران حەجابی ئیجباریان لەسەر خۆیان لادەبرد و هەر لەو کاتەوە سەرچاکانی سەرهەڵدانی بزوتنەوەی شۆڕەشگێرانەی ژنجیان ئازادی دەستی پێ کردبوو. ئێستای تر ئەرکی سەرشانی ئێرانی ئازادی خوازەکان هێزە پێشکەوتن خواز و سوسیالیستەکان بەرەی چەپ و لایەنگری عەداڵەت و دادپەروەری سوئێدەکە لە دژی ئەم کردەوە ناشەرعی دژە ئینسانی و بێ ئەخلاقیەی دەوڵەتی ڕاستەوەی سوئێد لە سات و سەودا لەگەڵ ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی و ئازادکردنی قاتڵێکی کە لە جادگەی ئەم وڵاتە بە تاوانی جنایەت دژ بە مرۆڤایەتی سزادرا بوو دەنگ و کردداری یەکگرتوانەی خۆیان ڕێک بکەن و بە شێوەیەکی هاوبەش و هاوهەنگا و ناڕەزایەتی دەبڕن. بێگومان تا ئێرەش سەرڕای ئازادکردنی قاتڵێک وەک محەممەد نووری هەر بزوتنەوەی دادخوازی سەرکەوتوو بووە، لەبەر ئەوەی هەمووان دەزانن کە ئەمە لە ئاکامی مامەڵەیەکی قێزەڵندا ڕێوەچووە. جگەلەوە جنایەتەکانی کۆماری ئیسلامی بە بەڵگە و سەنەد ئاشکراکە و نیشاندرا کە ئەم دەسەڵاتە دژ بە مرۆڤایەتی چەند جنایەتی سامناکی خۆی قاندووە. تەنیا دەستکەوتی بۆ کۆماری ئیسلامی دەتوانێت ئەوە بێکە بە هەموو ئەو جنایەتکارانە کە ئێستایش خەریکن جنایەتەکەن بڵێ کە پشتیان دەگرێت تا ئەوان دەست ئاوەڵا بن لە خزمەت بە مانەوەی دەسەڵات لە هیچ جنایەتێک دەست نەپارێزە. نادر لە تارانەوە لە نامێکی کورجە بۆمانی نووسیوە بە پێ راپۆرتی گەیشتوو بە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ڕۆژی هەینی 25 ژەوزەردان محەممەد گۆرگیچ خەڵکی شێراوای زەهزان تەمەەن 31 ساڵ و باوکی 3 منداڵ لە ناوەندی بەرەنگاربوونەوەی مادەخۆشبەرەکانی ئەو شارەدا لەژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستا. بە پشبەستن بە ئامار تۆمارکراوەکان لە ناوەندی ئامار و بەڵگەنامەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە سەرەتای ساڵی 2024 زاینەوە تا ئێستا دانی کەم 16 بەندکراو لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێراندا گیانیان لەدەستاوە کە 4 کەس لەوان بەندکراوانی بەلوچ و 8 کەس بەندکراوانی کورد بوون. لە سەرجەم ئەو 16 بەندکراوەی گیانیان لەدەستاوە لانی کەم 6 کەس لەژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستاوە. زۆر سپاس لە کاک نادر بۆ ئەو نووسراوی کە بۆی ناردین. لە ڕاستیدا زیندان و ئەشکەنجە و ئێعدام هاوکات لەگەڵ شەڕەنگێزی و دروستکردنی قەیران لە ناوچەکە ئامرازی سەرەکی سەقامگیری و مانەوەی کۆماری ئیسلامی بووەوە هەیە و ناتوانێت دەستی لێ هەڵگرێ بە تایبەت لە هەلومەرجی ئێستادا کە ڕژیم کەوتووەتە ژێر گوشاری چەندین قەیرانی قوڵ و خەبات و ناڕزایەتی بەربڵاو زیاتر لە ڕابردوو پەنای بردووەتە بەر ئێعدام و شەڕەنگێزی و دروستکردنی قەیران لە ناوچەکە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 4 دەی ڕابردوودا لە پاڵ بەساتی زیندان ئەشکەنجە و باقی شێوازەکانی دیکەی سەرکوتدا سزای ئێدامیشی وەک جنایەتێکی سازماندراو هەر لە هەمان سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە هەتا ئێستا کردوتە یەکێک لە پایە و کۆڵەکەکانی حاکمیەت و دەسەڵاتدارێتی و بۆ چاوترسێنکردنی خەڵکیش بەکاری هێناوە. ئەم ڕژیمە لە ماوەی مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 1367 هەتاویدا دەستیدایە جنایەتێکی گەورەتر کە ئێستاش ئاسەوار و بەڵگە زیندوەکانی بێڕەحمی و خوو ڕەوشتی وەحشی گەرانەی ئەو کاتی کار بەدەستانی ڕژیم لەسەر جەستەی کۆمەلگا قورسایی دەکات و ماوەتەوە. لەو کاتەدا خومەینی و باقی سەرانی ڕژیم لەوانە ڕەفسەنجانی خامنەئی و ڕوحانی نیگەران بوون لەوەی کە ئەگەر کۆتوبەندەکانی دیکتاتۆری هاری مەسەبی شل بنەوە
هۆندکراوانی سیاسی کە ماوەی محکومەتێکەشیان کۆتایی هاتووە لە زینداندا ئازاد بکرێن، خەڵکی تووڕە لە دواهاتی وێرانگەری شەڕ و جنایەتەکانی ڕژیم دێنە مەیدان و کۆڵەکە و پایەکانی حکوومەتی ئیسلامی دەخەنە لەرزە. سەرانی ڕژیم لەو کاتەدا بە ئامانجی ترساندنی خەڵک ئیجرای سەرحەدی لە پێشدارە ڕژەوە و کوشتار و لەناوبردنی زیانیانی سیاسیان دەست پێ کرد. لەو ڕۆژانەدا دەستگای کوشتار و جنایەتی داعش ئاسای ڕژیم ئیسلامی بە هەزاران بەندکراویان بە مەیل و گەرایشی جۆراوجۆری سیاسی و سپاردە جوخەکانی مەرگ و لە ناو گۆڕە بە کۆمەڵەکاندا شاردیانەوە. سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەلا ڕێبردنی ڕایگشتی لەسەر سەرنجدانیان بە ڕیشەی موسیبەت و شێواز و ئاڵۆزی کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی بڵندگۆ و تەبلیغاتیەکانیانەوە سزای ئەعدام وەک ڕێگەی بەڕێنگاربوونەوەی ئەم بشێ و ئاڵۆزیانە و کارزانەوەیەکی لێبڕاوانە لە ئەم گرفتە کۆمەڵایەتیانەدا جا بدەن. دەڵێن کە ئەگەر ئەعدام لە ئارادا نەبێت تاوانکارانی کۆمەڵگە هان دەدرێن و ئەمنیەتی کۆمەڵگە دەخەنە مەترسیەوە. بەڵام ئەوە چ سیستم و دەسەڵاتێکە کە بە ئیستیلاح بۆ دیفاع لە کۆمەڵگە پێویستی بە جەلاتەیە. ئەم ئیدعایانە لە حاڵێکدا مەترەح دەکرێن کە بە پێی تەجروبەی ئاینی لەو وڵاتانەی کە سزای ئەعدامیان تیادا هەڵوەشاوەتەوە بە پێی ئەنجامی توێژینەوەی کاناسانی بواری کاروباری کۆمەڵایەتی هیچ ئامارێکی بەڵگەمەند و شایەتێکی جێباوەڕ نییە ئەوە بسەرمێنێتکە لە ڕێگەی ئەعدامەوە دەکرێت بەر بە پەرەگرتنی تاوان و خراپکاری بگیرێت. بە پێشەوانەی ئەم توێژینەوانە دەرکەوتووەکە لەو کۆمەڵگایانەدا کە کەلێنی هەژاری و سەروەت قوڵتر دەبێتەوە، نظامی یابووری دەبێتە هۆی هەژارتربوونی زۆربەی خەڵک و هاوکات کەڵەکەبوونی سەروەتی کەلان لە دەست گروپێکی بچووکدا. بەردەوام هەژاری و بێبەشی کۆمەڵایەتیەکان دەبنە بەستێنێکی گونجاو بۆ هەرسەندنی جرم و جنایەت. بەڵێ لە ڕاستیدا ئەوە خودی نظامی سەرمایه‌داریە کە جۆر و ڕادەی ئەو جورمە بەرهەم دێنێتەوە کە سزای بۆ دیاری دەکرێت. ئەزمموی مێژوویش ئەم ڕاستیەی سەلماندووە لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داریدا لەو جێی کە خەباتی چینی کرێکار و خەڵکی ئازادی خواست کۆمەڵێک ئیسلاحاتی کۆمەڵایەتی و بەرنامەی ڕفاهی بەسەر دەوڵەتەکاندا سەپاندووە، ڕێژەی جورم و تاوانکاری بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. لەلایەکی دیکەوە ئەزمموی هەتا ئێستا دەرخەری ئەو ڕاستیەیە کە پەیڕەوکەرانی سزای ئێدام لەلایەن دەوڵەتەکانەوە فەزای ڕەوانی کۆمەلگا بۆ خەسار و زیان زیاتر ئامادە دەکات و بەستێن و بواری ڕوانیش بۆ دووبارە بەرهەم هاتنەوە و پەرەگرتنی تند و تیژی و جورم و تاوانکاری فراهەمتر دەکات. هەروەک باسکرا ناوی کۆماری ئیسلامی تێکەڵاوە لەگەڵ زیندان و ئەشکەنجە و ئێدام. برا دوور و خزم دوور و کەسم دوور بەناوبەڵەد تەمەنەم با بەرە و ژوور بەڵام ڕوونا بەرە و سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێیەگرێ ئاڵای سوور خەنەی خوێنم لە پێیەگرێ ئاڵای سوور بەرەو ژووری زێدە ئارە ماندووی کردوم و شوێنەکەم شێدە ئارە کە نیشانەی بە
بەشێوی پێوە شێوەم ئەوە بینی ئەشکەنجەیە و جێدا ئارا ئەوە بینی ئەشکەنجەیە و جێدا ئارا گەرچی بەرەو دوا ماڵی ژین بەڕێوەم یەکە ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چونکە مردنی نەوجێنیە شادم کە تا دوا هەنا سەر بە پێوەم شادم کە تا دوا هەنا سەر بە پێوەم مەژیانە گوەرمەوە بەسەدژی ژینێک سەرم بۆ دوژمن بێ بەپەرژی سەربەرزیە کە پێڵاوم ئەبینن بەسەرسەری دوژمنەوە لەبەرزی بەسەرسەری دوژمنەوە لەبەرزی پێشمەرگەبم هەرا کەومە پێشێوە بە مەرجی پێشمەرجیەوە سوودەمای ڕۆژم زەردەی پێکەنی هەر پێوە ئەگەر نێراوانم تواڵی بیایە بجەنگێم لەوێ بەدە زاوڕێکەوە فەنگەم ئەگەر لێرە و بەجێماوم لە کاروان لەوێ لە پێش کاروانەوە و پێشەنگەمە
کاک فازڵ لە نامەیەک جاکە بۆمانی ناردووە نووسیبێتی لەم ڕۆژانە کە دەستگای تەبلیغاتی کۆماری ئیسلامی سەرقاڵی بازاڕگەرمی بۆ بەڕێوەبردنی گاڵتەجاڕی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە گوێم جایەک سۆباسی ئەو شش کەسە کە خەریکی درۆکردن و فریوزانی بیسەرانی خۆیان بوون. نام هەوەی باسی هەموو ئەو دروانە بکەم کە بۆ هەموو کەسێک لە ئێران ئاشنایە و کەس بایەخێکی پێنادات، بەڵام بابەتێک سەرنجی ڕاکێشام کە بۆ هیچ کام لەم کاندیدانە باسی کێشەی ژنان و ئەو شەڕە کە هەر ئێستا کۆماری ئیسلامی لە شەقامەکان دژی ژنان و مافە سەرەساییەکانیان بۆ ڕێخستووە ناکەن، هەروەها بۆ هیچ کام باسی کێشەی نەتەوایەتی لە ئێران ناکەن. کاک فازڵ لە ئەدامەدا ئەڵێ ببڕوای من هیچ پاساوێکی نییە جگەل لەوەی کە ئیجازەیان پێ نەدراوە قسە بکەن و ئەڵبەت بۆ خۆشیان نەیان هەوەی قسە بکەن. مانای ئەمەلی ئەوەیە کە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە بێمافی ژنان و سەرکوتی دادخوازی نەتەوەکان هەروە ئەدامەیە بێت. بڵێ کاک فازڵ لە درێژەدا نووسیوێتی ئەو قسانی تا ئێستایان لەسەر دۆخی ئابووری دیارە بێڕەونەقبوونی سفرەی خەڵک دەکەن پاساو واتە کە واقعەتێکی حەشاڵ نەگرا، بەڵام ئەگەر ورد سەرنجی بدرێت دوو مەبەستی تر ڕەچاو دەکەن. یەکەم بەزەخکردنی کێشەی ئابووری، کێشەی سیاسی پەراوێز بکەن. ئەگەر چی بەم حاڵەشەوە ناتوانن ئەم سنوورە بپارێزن، چون دەکرێت باسی کێشەی ئابووری بکرێت بەڵام سیاسەتێک کە بۆتە هۆی ئەم کێشەیەوە ژیانی لە زۆربەی خەڵک تەڵ کردووە نەکرێت. بەنیازن خۆ لە کێشەی سیاسی نەدەن، ناتوانن و نان هەوێ، چون بۆ خۆشیان چاک دەزانن کە قەرار نییە شتێک بگۆڕدرێت و سیاست هەمان سیاسەتە کە زۆربەی خەڵکی ئێران بە نامۆی دەزانن لەگەڵ ژیان و گوزەرانیان بە بێگانەی دەزانن لەگەڵ ئاوات و ئارەزوەکانیشیان. دووهەم لە کێشەی ئابووری ئەگەرچی باسی گەشەی ئابووری وە بە قسەی خۆیان مەهاری تەوەڕم دەکرێت، بەڵام لە حەقیقەتدا کێشەی چۆنیەتی تاڵانی سەروەت و سامانی وڵاتە کە بە ناوی سفرەی خەڵکەوە لە نێو باندەکانی کۆماری ئیسلامی بەڕێوە دەچێت. خەریکیشن شەڕی بەشی خۆشیان دەکەن، یانەوەی کە بەش بستێن. بابەتێکی تر کێشەی نەتەوایەتیە. ئەگەرچی کۆماری ئیسلامی هەمیشە نیکۆڵی لەم کێشەیە کردووە، بەڵام ئەم جاریان زەقتر باسی نەکردنی دەگەڕێتەوە بۆ بەهێزبوونی بەرێڕاست کە پشتی بە ئێرانچیەتی بەستووە. لە ڕوانگەی ئەم بەرەیە باس لە کێشەی نەتەوایەتی لە ئێران گوناهێکی گەورەیە. باسی کێشەی نەتەوایەتی لە ئێران لە بەرەی ئیسلاحخوازیشدا بە تەواوەتی بایکوت کراوە. ئێستا یەک بژێری ئیسلاحخوازی لە فیلتری شۆڕای نەگەهبان دەرچووە، هەر باسێک لەسەر کێشەی نەوەتەوایەتی مۆری لایەنگری لە جوداخوازی مانا دەکرێتەوە، بۆیە خۆی لێ نادات تا بەرێڕاست لە خۆی دوور نەخاتەوە. تەنیا بۆ ئەوەی ژنیە لە هەمان کاتدا ئەم بەرەیەش خۆی دەستی باڵای هەبووە لە هەڵاوەردن لەسەر ئەساسی نەتەوە و ڕەگەز و ئائین لە 45 ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. دەڵێ نەتەوەکانی و لە پێشەوەی هەمویان خەڵکی کوردستان 45 ساڵان لەسەر جاوایەکی ڕەوا سەرکوت ناکرێن. دەڵێ بەهایەکان و ئاینەکانی تر سەرکوت ناکرێن. هەموو ئەمانە مانای ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران دەمێکە ساغ بۆتەوە کە سیاسەتی سەرکوت و بێمافی تەنیا ڕێگەی مانەوەیەتی. ئێستا ئەم شش کەسە خەریک نیشاندن کامیان باشتر ئەم سیاسەتە بڕێوە دەبات. ئەگەرچی ئەم شانۆیە تەنیا بۆ فریوی خەڵکە، ئەوەی وان ناوی لە سندوقەکاندا دێتە دەر دەمێکە دیاری کراوە. بەڵێ.
بینەرێکی ئازیزمان لە ڕۆژانی ڕابردوودا کە خۆی بە شەوگار لە کەڵاتەرزان ناسان بوو نامێکی بۆ نردین وە لەو نامێدا باسی کەسانێک سەر بە دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی دەکات کە ئازادانە لە ناوچەکە لەوانە لە تێشتێژ، ڕەشنەش، نگڵ، دانیکەش، شوێی شەو و ئاواییەکانی تر خەریکی فرۆشتنی موادی مخەدر بە لاوەکانن. شەوگار لە پامەکەیدا دەڵێ ئەم کەسانە ناسراون وە سەرڕای ئاشکرابوونیان بێترس و نیگەرانی ئەم کارە قێزەونە دەکەن و بوونەتە جێگای نیگەرانی خەڵکی ناوچەکە. شەوگار هەروە دەڵێت لە ڕێگای ئەم پامەوە گەرێکمە لاوانی ئەم ناوچەیە ئاگادار بکەمەوە کە نەکەونە داوی ئەم خۆفرۆشانە و ئیجازە نەدەن کە ژیانیان لێتاڵکەن. وەسپاسەوە لە هاوڕێ ئازیزمان شەوگار. ڕاستێکی تار و هاشە هەڵەگەر ئەوەیە کە بەداخەوە گیرۆ دەبوون بە مادە خۆشبەرەکان لە کوردستاندا پەرەیسەندوە زۆرێک لە بنەماڵەکان بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەم جیاردە ناخەزە دەست و پەنجەیان دەکەن. ئەگەرچی کۆماری ئیسلامی بە زاهر باس لە بەرەنگاربوونەوە لە دژی قاچاقی مادە خۆشبەرەکان و بڵاوکردنەوەیان دەکات و یان ژمارەیەک قوربانی دەگرێت و سزایان دەدات، بەڵام پەرستاندنی ئەم جیاردەیە هیچ گومانێک لەوەدا ناهێڵێتەوە کە ئەم کارە ساتە بەبێ پشتیوانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی کاربەدەستانی فعال لە کوردستان ممکن نییە. پەیامی شەوگار بەڕوونی دەرخەری ئەم ڕاستیەیە کە کەسانی سەر بە ئیسلاحات بە ئازادی موادی مخەدر دەفرۆشن و بڵاو دەکەنەوە. هاوکات پەرستاندنی ئەم دیاردەیە بە تایبەتی لە کوردستان ئامانجگەرێکی سیاسی تریشی لەپشتە. کۆماری ئیسلامی لە ڕێی پەرەزان بە گیرۆزەبوون بە مادە خۆشبەرەکان بە ئەنقەس سەرمایەگوزاری کردووە لەسەر بەدیهێنانی کەشێکدا کەم تەرخەمی سیاسی داوان و بێئێرادەکردنیان لە کوردستان بەدوەوە. بڵێ ئێمە پێمان وایە قوربانیانی مادە هۆشبەرەکان تاوانبار نین، بەڵکو تاوانبار ئەو کەسانن کە لە ناو دام و دەستگا دەوڵەتیەکاندا دەستڕۆیشتون و کۆنتترۆلی تۆڕە مافیایەکان و بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ئەم مادە کاولکارییان لەدەستایە. تاوانبار ئەوانن کە لە ڕێگەی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ئەم مادانەوە سەروەت و سرمایەی باوەڕ پێنەکراو بەدەستێنن. تاوانبار ئەو سیستم و نظامەیە کە شەرایەت لەبار بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ئەم مادەیە دەرەخسێنێ. تاوانبار ئەم نیزامە و حکوومەتە و کاربەدەست و دەسەڵاتدارانی ئەم ڕژیمەن، هەر بۆیە لە ئاکامدا ئەوەی کە دەبێت دوور بخرێتەوە ئەم ڕژیمەیە. بێگومان هەموو کەسانە کە ئەمڕۆ لە خزمەت بەم سیاسەتە لە کوردستان کار دەکەن سبەی ڕۆژ دەبێ وەڵام دەرەوەی کارەکانیان بن کە چوونەتە خزمەت دەستگایەک کە جەنایەت دەخڵخێنێ و بە هەموو شێوازێک هەوڵ ئەدات لاوانی کوردستان لە کۆمەلگات دوور خاتەوە و بێ ئیرادەیان بکات. ئەم کەسانە ناتوانن بە ئاسانی لەژێر باری قورسی خۆفرۆشی ئەمڕۆیان ڕزگاریان بێت. زۆر سپاس بۆ هاوڕێ شەوگار لە کەڵاتەرزان بۆ نامەکەی. زۆر بەزەخەوە ئاگادار بووینەوە کە ڕۆژی یەکشەممە 27 جۆزەردان کاک سەعید ئەحمەدی دانیشتووی گوندی باینچۆ بەهۆی ڕووزاوی هاتووچۆ لەسەر ڕێگای حسەینەوە بۆ سنا یانی ئازیزی لەدەستا. کاک سەعید کەسایەتێکی خۆشەویست و ناسرا و جێگەی متمانەی خەڵکی شاری سنە و گوندەکانی ناوچەی سەرا بوو. کاک سەعید لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوودا دوای شەڕ و دەرگیری لەگەڵ هێزەکانی ڕژیم و بەرکەوتنی دوو فیشەک لە کاک سەعید ئەی بەنا ساردخانەی شاریسنە. دوای 24 کاتژمێر بە دیتنی هەڵمی دەمی لە ژوورە ساردەکەدا بۆیان دەردەکەوێت کە کاک سەعید نەبردووە. دوای گواستنەوەی بۆ نەخۆشخانە و خەواندنی بۆ ماوەی چەند مانگێک لە نەخۆشخانە کاک سەعید گواسترایەوە بۆ زیندانی سوپای پاسداران و لەوێش تووشی ئەشکەنجە و ئازاری زۆر کرا. خۆڕاگری سەرسەختانەی کاک سەعید و ئەشکەنجە دەرەکانی ناومێت کرد و دادوەر سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپاند. کاک سەعید لە دوای ئازادبوونی لە زیندان وەک مرۆڤێکی ئازادی خواز و یەکسانی خواز لە هەموو شوێنێک لەلایەن خەڵکی شاری سنە و گوندەکانی ساراڵەوە ڕێزەی لێدەگیرە. بێگومان لە دەستانی ئەو ئازیزە بۆ کۆمەڵە و بزوتنەوەی ئازادی خوازی کوردستان خەسارێکی گەورە بوو. ئێمەش بمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەلایەن هەموو ڕێزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستیەرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئازیزی کاک سەعید خزم و دۆستان و بە تایبەتی خەڵکی شاری سنە و
ئاوایەکانی ناوچەی ساڵ دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز. بەداخێکی زۆر گرانەوە ئاگادارکراینەوە کە هاوڕێ فواد زەمانی کە سابقەی چەند ساڵ چالاکی بەردەوام لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هەبوو بەهۆی وەستانی دڵەوە لا وڵاتی بریتانیا کۆچی دوایی کرد. هاوڕێ فواد گەنجێکی شۆڕژگەر و کۆمۆنیستی وشیار بوو کە لە گرنگی خەباتی دژ بە نایەکسانی و چۆسانەوەی سیستمی سەرمایەداری تێگەیشت بوو خەبات لە دژی ئەو سیستمەی بە ئەرکی خۆی دەزانی. هاوڕێ فواد وەک پێشمەرگێکی کۆمەڵە و ئەنجامی حەزبی کۆمۆنیستی ئێران ڕۆڵی بەرچاوی لە چالاکیەکانی حەزبدا هەبووە، بەتایبەت لە ئۆرگانە ڕۆژنامەوانیەکان و کەناڵی کۆمەڵە تیڤی و حەزبی کۆمۆنیستی ئێران و بە دڵنیایەوە ئەرک و زەحمەتەکانی فەرامۆژ ناکەین و بۆ هەمیشە یاد و ناوی بەرزبڵدەکرێت. بەڵێ ئێمەش بەم بوونەوە هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەم هاوڕێیان و دۆستان و بە تایبەتی ئەندامانی بنەماڵەی هاوڕێ فواد زەمانی دەکەین و ڕێز لە یادی ئەم تێکۆشەرە ئازیزە دەگرین، یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بە یادی هەڵسوڕاوی ماندووی نەناس ڕووناک فەرەج. بەداخەوە ئاگادار بکەین کە خاتوو ڕووناک فەرەج هەڵسوڕاوی بواری مافەکانی ژنان، نووسەر و ڕۆژنامەنووس، پێکۆشەری سیاسی و کەسایەتی خۆشەویست و بەناوبانگی کوردستان ماڵاوایی لە ژیان کرد. بەڵێ بێگومان ئەم ڕووداوە خەسارێکی گەورەیە بە تایبەت بۆ خەباتی مەدەنی و یەکسانی خوازانی ژنان لە هەموو پارچەکانی کوردستان. جێپەنجەی ئەو ئازیزە لە خزمەت بە خەباتی یەکسانی خوازانی ژنان لە کۆمەڵگای کوردەواریدا هەرگیزا و هەرگیز ناسردرێتەوە. هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە وێڕای دەربڕینی ئەو پەڕی پەژارەی خۆمان بۆ ئەو مەرگە ناوەدەیە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە هەموو ئەنجامانی بنماڵەکەی و هاوڕێ و هاوسەنگەرانی و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە و ڕێبازی بەردەوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی و تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوەگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. تا بەرنامەیەکی دیکە کە بە بینەرانمان دەگەینەوە ماڵەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.